ناوەندی حەورەنگایەکێک لە ناوەندە چالاکیە هونەریەکان کە بە بەردەوامی چەندین چالاکی هونەری بێگومان لەسەر ئەرک و سەرشانی خۆی بەڕێوابات لە ئێستاە ئامادەکاریەکرێت بۆ دووەمین فستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان. دیارە لەم فستیڤاڵەیە بەشێک لە فۆتۆگرافەرانی هەر چوارپارچەی کوردستان توانی وێنە کە بەشدار بن و کێبڕکەیەکی جوانی فۆتۆگرافیش بێگومان لە نێو ئەم کارە هونەریە بەڕێوەچێت. گفتوگۆکەم لەسەر دووەمین فستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان بە میوانداری زۆر بەرز بەختیار سعید کە بەڕێزیان بەڕێوەبەری ناوەندی حەورەنگان. کاک بەختیار زۆر بەخێر بێ. سڵاو. زۆر سپاس بۆ ئێوە. دووەمین فستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان ئەمساڵ ئامادەکاریەکان چۆن بەڕێوەچێت و چ جیاوازێکی هەیە لەگەڵ یەکەمین خولەکەیە؟ دیارە هەردوو فستیڤاڵەکە پەیامەکەوەیە چۆن ئێمە بتوانین لە ڕێگەی هونەرەوانە پەیوەندی هونەریەکان لە بوارە جیاوازەکانە دروست بکەین. پەیامی ئەم فستیڤاڵەشەوەیە چۆن بتوانین فۆتۆگرافەران لەسەر ئاستی کوردستان بەیەک بناسیێنین، لەمان کاتە لە پرۆژەیەکا کۆکەینەوە، دواتر دەکرێت هەریەک لەو فۆتۆگرافەرانە پێکەوە بیر لە پرۆژەی هاوبەش بکەنەوە، پێکەوە پێشەنگا بکەنەوە، پێکەوە سەفەر بکەن هەتا دوایی. لەمان کاتە دروستکردنی شانازیەکە کە ئێمە لەناو میلەتەکەمانە فۆتۆگرافەری ئەو ئاستە بەرزانەمان هەیە کە پێویستە هەمومان شانازی پێ بکەین، لەمان کاتە بیناسیێن. ساڵی یەکەم دیارە 100 فۆتۆگرافەر بەشداری کرد بوو. ئەم ساڵ 92 فۆتۆگرافەر کاریان نردووە بۆ فستیڤاڵەکە لەلایەن لیژنەوە، بڵێن 82 فۆتۆگرافەر قوبوڵ کراوە. مەرجەکان بۆ بەشداریکردن چین کاک بەختیار؟ ئێمە 5 بوارمان دیاری کرد بوو. ئەو هونەرمەندانی کە کارە نەرن ئەبێ لەم 5 بوارەیە بێت. بوارەکان بۆ نمونە فۆتۆستۆری بووە، شەو، ستریت، لە هەمان کاتە پۆرترێتی تیا بووە. توانیمانە سروشتیش توانیمانە هەموو ئەو کارانەی کە ئینێرن ئەم هونەرمەندانە هەر یەکێک لەو بوارانە بڵێنە لیژنەی خۆی هەبووە، کەسێکە کە پسوەڕە لەم بوارانە. ئێمەوەی کە وەکو مەرجدامان نەبوو نابێم کارە پێشتر بڵاو کرابێتەوانە، نابێ کارەکان هیچ جۆرە ناوێکی لەسەر بێت هەم لە بڵێن فەیسبوک و ئەوانە بڵاو نەکرابێت، دواتە کەس نەیبینی بێت. بەڵام لێرە پرسیارێکم هەیە، ئەویش ئەوەیە کە ئایا تەواوی ئەو وێنانەی کە یاخود ئەو وێنە فۆتۆگرافیان کە لە نێو پێشانگەکان نمایشەکرێن هەمویان ئەگەر کەسایەتی بن کوردن، ئەگەر ناوچەیەکی بە بڵێن سروشت بن کوردستانن، هەموو ئەو بابەتانن کە پێوەستن بە کوردستان و یاخود لە هەر شوێنێکی دنیا بێت، بەس تەنها ئەوە بێت کە فۆتۆگرافەرەکە کورد بێ بەشداری بکە. هەداکو ئەم خۆناغە ئێمە کارمان لەسەرەوە کردووە کە فۆتۆگرافەرەکە کورد بێت. بەدڵخۆشی هەردوو فستیڤاڵەکەش تۆمارکردنی ئەو ساتانەیە کە ئینسانی ئێمە چۆن لە ناو گوندەکانە لە ناو شارەکانە چۆن ژیان بەسەرە بن. ئەتوانم بڵم لە حەزاتی زۆر جوانی تایە کاکرێ هەمومان شانازی بکەین کاتوانین ئەم فۆتۆیە لە ناو ماڵەکەمانە، لە ناو ئۆفیسەکەمانە، لە ناو میوانخانە و هەتا دوایی بە شانازی و هەڵواسین. ئەزمون بۆ ئەم کارە بۆ ئەم فستیڤاڵە تا چەند گرنگ بوو؟ ئایا تەنها لەوانەیە هەندێک فۆتۆگرافەران هەبن کە تازە دەستیان کردوێت بە کاری فۆتۆگرافی، بەڵام لەوانەیە کۆڵەن دەست و پەنجەیەکی باش و دنیا بینێکی باشیان هەیە لە ڕێی کامێرەکانیانەوە، ئەمە گرنگ بوو بۆ بەشداریکردنیان یاخود ئەزمونیش بابەتێکی تر بوو بۆ ئەوی کە لەو فستیڤاڵەکە بەشدار بن و بتوانن کێبڕکێ بکەن؟ ئەو کارێکە گەیشتۆتە فستیڤاڵ ئەوە مەرجە، چونکە کاچەتە لای لیژنەی با بڵێن داوەر ئەوان هیچ ناوێک نابینن، تەنها کوالیتی کارەکە بینن. ئەم کارە هی کەسێکە ئەگەر ساڵێکە دەستی بە کاری فۆتۆگرافی کردووە ئەگەر تەمەنی 50 ساڵە واتە زەمەنی با بڵێن پەیوەستبوونی ئەو بەو کارەوە هیچ مەرجێکی تیان نەبووە. بابەتی ئیدیت و ئەم شێوازانی کێسە لەسەر فۆتۆکرێمانە مەرج بوون یاخود ئەوە فۆتۆکە کوالیتیکی باش؟ فۆتۆکە بێ کوالیتی بڵێ، چونکە یەکێک لە کوالیتیەکان بڵێن کوالیتی فۆتۆکان کە دێت بۆ ئێمە بە کوالیتیکی بەرز بێ بۆی بتوانرێت کە چاپەکرێت کێشەی نەبێت. خۆی ئامانج تەنها لە بەنجامگەاندنیان فستیڤاڵە نزیکردنەوەی فۆتۆگرافەرانە یاخود هەنگاوێکی تر بابەتێکی تر هەیە کە ئێوە جەختی لێکەنەوەکو ناوەندی حەورەنگە؟ ئێمە بیرمان لەوە کردوێتەوە بۆ نمونە بۆ ساڵی داهاتوو فستیڤاڵەکە بکەینە فستیڤاڵێکی نێودەوڵەتی فۆتۆگرافی کوردستان. ئەو کاتە ئەزمونەکان دەوڵەمەندتر و گەورەترێ بێ، ئەو کاتە کرێ هەمومان سوود لە جۆری بەکارهێنانی کامێرا و تۆمارکردنی ئەو ساتانەی کە هەر یەک لەو فۆتۆگرافەرانە بەشداریەکە. دیارە ئەمە دەرگایەکە بێت بۆ فۆتۆگرافەران کە بڵێن جاریکە ئەو لینکانیان بۆ دروست بێت لەگەڵ فۆتۆگرافەرانی جیهانە لە ناو گروپەکانە لە ناو ڕێکخراوەکانی فۆتۆگرافیە، واتە هەنگاوە بە هەنگاو کارەکە ئەزمون زیاتر پەیداکە لەمان کاتە دەوڵەمەندیەکیش دروستەکە کە تۆ چیتە ناو سیستمی نێودەوڵەتیەوانەیە. پێش بەرەوە چوونی فستیڤاڵەکە وزان بەشێک لە فۆتۆکان ئێمە ئاشکراکەین بۆ بینەران، ئەوش بێگومان کە نیشانی ئەوەیە کە بەشێک لە فۆتۆگرافەرانی کە بەشداریان تیا کردووە
فۆتۆی زۆر کوالەتی باشوارەوە چەندین بابەتی زۆر گرنگیان و ژاندۆ ڕێ فۆتۆکانەوە بۆ هێڵام کە خەڵکانێکی زۆر بن بینەر بن. کاک بەختیار لێک نزیکردنەوەی فۆتۆگرافەران لە هەر چوار پارچەی کوردستانەوە یاخۆت ئەم فستیڤالە زۆر جار هەیە بەشێک لە فۆتۆگرافەران لەوانەیە لە دەرەوەی کوردستانی ژیان بەسەربەرن. ئەم لێک نزیکردنەوەوانە تا چەند گرنگە لە نێو فستیڤالێک و لە نێو چالاکێکی لەم شێوەیە بۆ کاری ئایندەی حەوت ڕەنگە و هەروەها بۆ فۆتۆگرافەرەکانیش. بەدڵنیایی جێگەی خۆی هەیە و بایەخی خۆشی هەیە چونکە دوجار تۆ کاری لێ کاتە بڵند کاری هوەریەکەی هەم کاری نیشتیمانیش دەکەیت. ڕاستە من کوردێکگەر لە هەر شوێنێکی دنیای بێت کە کارێکی ناوازە بکات بەڕاستی شانازی پێواکەم. ئێگەر پرۆژەیەکە بێت و هەموو ئەم کەسە تایبەتانە لە چارچەوەی خۆیان کۆبکاتەوانێ و ببێتە هۆکارێک بۆ ناساندی ئەو بەرهەمی کە ئەو تۆماری کردووە. بۆچی هەرە بێت ئێمە هونەرمەندەکانمان وڵاتێکی بیانی یان ڕۆژنامەیەکی بیانیان تەلەڤیزیۆنێکی بیانی باسی بکات بۆ خۆمان باسی نەکەین بۆ بەشان و باڵی هەڵنین کە ئێمە خاوەنی هونەرمەندێکین ئەمە ئاستەکەیەتی ئەمە تواناکەیەتی ئەگەر سێر بکەین هەموو میلەتان ئەمە ئەکەن کەواتە جێ خۆیەتی ئێمە شانازی بە هەموو هونەرمەندانی خۆمانەوە بکەین لە هەر شوێنە کابن لە هەر بوارێک کابن. فستیڤالەکە کێوەرکەیتیا بێت یاخود تەنها نمایشە بێت؟ بڵێن فستیڤالەکە پێشانگایەکە لەمان کاتە بە سوپاسێکی زۆر زۆرە بۆ ڕۆژنامەی کوردستانی نوێ پاشکۆیەکمان دەرکردووە کە بەشێک لە فۆتۆکانی تایە و وتارێکیشی تایە لە هەمان کاتە دوو وەرکشۆپمان هەیە تایە کە بڵێن ڕۆژی دووەم و سێم دەکرێت بۆ دوو بواری جیاوازە لە هەمان کاتە بۆ هەر یەک لەو پێنج بوارەی کە باسم کرد خەڵاتی تایبەت هەیە خەڵاتی مادی هەیە خەڵاتی ڕەزلانەنج بۆ کۆی بەشداربووان هەیە. زۆر باشە بەست لە ئەو بابەتانە کرد کە لە نێو بەڵێن فستیڤالەکە بەڕێوە چێت واروە وەرکشۆپێکە ئێوە بە ئەنجامی ئەگەێنن ئەمە بۆ ئەو کەسانن کە خوان فۆتۆگرافەرە یاخود بۆ کەسانن کە ئەیانەوێت لە ئایندەیە کاری فۆتۆگرافی بکەن یاخود چۆن ئەتوان خزمەت بکەن لەڕێی ئەو وەرکشۆپانەوە. ئێمە ڕێکلام بۆ هەردوو وەرکشۆپەکەکەین هەر کەسێک ئارەزوو بکە بەشدار بێت بۆ ئێمە ئاساییە گرنگەوەیە ئەو بتوانێت قۆناغێکی تر لە زانیاری قۆناغێک لە ئەکادیمی بوونی کارەکەی بچێتە پێشەوانە. ئەو بڵێن بابەتانەیە خود ئەو وانانی کە ئەوترێتەوە ئەو ڕۆژە و بابەتانی کە گفتوگۆی لێسەرەکرێت زیاتر لە بواری فۆتۆگرافیا بێت بڵێ زۆر باشە. باسێک لە نمایشکردنەکە بکەین و ئەوەی خۆش لە خۆیان بابەتێکی گرنگە لەکوێ نمایش ئەکرێت و فۆتۆکان هەمووی هەمان قەبارن یاخود بە قەبارەی جیاواز و بە شێوازی جیاواز نمایشەکە؟ قەبارەکان هەمووی بێ قەبارەی 50/75 چاپمان کردووە کوالیتێکی زۆر باشی هەیە پێشەنگەکە باڵێن فستیڤالەکە لە ناو مەزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە کرێتەوانە کە بڕیارە بەیانی هەینی سعات 6 بکرێتەوانە و ڕۆژانی دواتر واتە ڕۆژی شەمە و یەکشەمە بەیانیان سعاتە بۆ 1 5 بۆ 8 کراوە بێت. تا چەند ئێوەکو حەوت ڕەنگە هەوڵ ئەیەن کە کرێن و فرۆشتن دروست بکەن لە نێو ئەو پێشانگایە چکە بەڕاستی فۆتۆکان من و کۆی بینم کۆمەڵێک فۆتۆی زۆر جوانی کوردستانی گەورن بە شێوەیەکی گشتی تەنان بەشێکیان ئەبینم کە خەڵکی ڕۆژهەڵاتن ئەوانی کە لە نێو فۆتۆکانان بە سیمای کەسەکان و بە بەشێک لە ناوچە مێژوویەکانە دیارەکە تەواوی فۆتۆگرافەرەکان لە چوار پارچەی کوردستانەوەن ئەمە تا چەند لە هەوڵی ئێوەیە؟ من قسەم لەگەڵ دەستی گەشت و گوزاری هەرێم کردووە کە لە ڕێگەی ئەوانەوانە داوا بکرێت لە میوانخانە و کافتریا و ڕۆستۆرانتەکان بێنە پێشەنگاکە فۆتۆ بکڕنەوانە کاتی ئەوەیە کە هەموو میوانخانەکانی ئەمە بە فۆتۆی فۆتۆگرافەرانی کورد و بە فۆتۆی ناوچە جیاوازەکانی کوردستان بڕازێنرێتەوانە هەوڵەکە نازانم تا چەند ئەچێتە جێی خۆی بەڵام هیوادارم هەنگاوەکە جێبەجێ بکرێت. تا چەند بەشێک لەو فۆتۆگرافەرانی کە بەشدارن لە نێو فستیڤالەکەیە یەکەم جاریانە کە بەشدار بن و کارێکی فۆتۆگرافی خۆیان لە شوێنێکان لە پاڵ بەشێک لە فۆتۆگرافەرانی تری دیارە ببینەوە تا چەند دەستگیرۆییە بۆ ئەوان کە بێگومانە ماوڵێکی زۆر باشە لە ناوەندی حەوڕەنگە و بە ئەنجام گەێنراوە. زۆر بە دڵخۆشیێوانێ کۆمەڵێکی تایە کە بۆ یەکەم جارە بەشداری پێشەنگا بکەن ئەوانەی ڕۆژهەڵاتی کوردستان تایەتی کە دێت بۆ یەکەم جارە هەر بێتە شاری سلێمانیەوە لەمان کاتە خەڵاتی ژۆرەگرێت بەس پێمان نەوتە کە تۆ خەڵات وەرەگریت تەنها تومەنە حەز دەکەن ئێوە میوانی ئێمەکەم هەنگاوێتی و خەڵاتی ژۆرەگرن ئەمە تا چەند گرنگە بۆ دەستگیرۆی ئێوە کاک بەختیار بۆ بەشێک لەو گەنجانەی کە ئەتوانن ئیتر لە ڕێگەی بە ئەنجامگانی کارێکی لەم شێوەیەوە بتوان کە وەکۆڵەن بتمانە بە خۆبوونێکی تاوا بخوان دروستکەن و بتوان ئەم کارە بکەنە کاری پیشەی خۆیان. زۆر گرنگە تۆ دەرگایەکی لەسەرەکەی توانێ
پێڵێ کە تۆ خاوەنی توانایەکی وایت ئەوە تواناکەت خەڵاتی بەدەستێناوە ئەوە تواناکەت بەشداری پێکردو لە ناو پێشانگایەکی بڵێن فستیڤالێکە کە کوردستان بەشداری تا کردووە کەواتە هەردوو با بڵێن ئاستەکە هەم خەڵات وەرگرتنەکە هەم بەشداریکردنەکە بۆی زۆر گرنگە ئەو کاتێک کە باس بڵێن لە ماڵەوە دانیشێت دلیلێکی بەدەستە سەرەکات 82 فۆتۆگرافە لە سەراسی کوردستان بەشداری کردووە هەر بۆ خۆی ئەمە قورسایەک و سنگینیەک بە خۆی ئەیاد کە هەوڵادات بۆ ساڵی داهاتوو کاری باشتر بکات من لەگەڵ هەندێک لە فۆتۆگرافەکان قسەم کردووە کە باسیەوەم کردووە کە ئێمە بەتەمەن بۆ ساڵی داهاتوو فستیڤالەکە بکەنە فستیڤالێکی نێودەوڵەتی هەل لەستەوەی ئیشی بۆەکەم کەواتە تۆ هاندانێکت دروست کرد کاو بیر بکاتەوە کارێکی ناوازە بکات لەوەی ئەو کام ساڵ بەشداری کردووە لەوە زۆر کوالەتی تر بێ کەواتە تۆ هۆکار بوویت بۆ هیوایم کە ئەو بابەتانی کە ئێوە کاری لەسەرەکەن بۆ فستیڤالەکەمی وەکو خۆی جێبەجێ بکرێت بەس منەوەنی کاگادارم ناوەندی حەوڕەنگە پلانی تری هەیە لە دەستپێکی ئەم مانگەیە واتەمانگی نوێیە پلانێکی تریش هەیە لە دوایین فستیڤالەوە گەر پێمان بڵێ کاک بەختیار بۆی ئێمە شوانەوە کوشتار مەگەزین کاری لەسەرکەین بە دڵخۆشی دەتوانم بڵێم پێشەنگایکی پەیکەرسازیە لە بینی شاری سلێمانی و ڕۆژهەڵاتی کوردستان باشترین پێکەرسازەکان لە شاری سلێمانی و لە ڕۆژهەڵاتە بەشداریان کردووە ئەگەر زیادە ڕۆیی نەبێتوانم بڵم تا ئێستا پێشانگای ئاوا لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی ئاستەوانێ تا ئێستا نەکراوەتەوانێ کارەکان لە ئاستێکی زۆر باڵایە لە هەمان کاتە ماتریاڵی زۆر جیاواز بەکارهاتەوە بۆ نمونە بەردی تایە دارە ڤایبەر کڵاسە واتە ماتریاڵی جیاوازە بەڵام ئەوی کە زۆر گرنگە ئاستی دروستکردنی پەیکەرەکانە هەندێکی پۆرترێتی کەسایەتیە هەندێکیشی با بڵێن شتی گشتیە بەڵام ئەوی گرنگە تۆ توانی کوالیتی نیشان بیت تەنها ئەوە نەبێت کە پێشانگایەک بێت زۆر خۆشحاڵ بکەن لەم بەشی پرۆگرام لەگەڵ مامۆی کار بەختیارەگەرە چێکت ماوە پێم خۆشە دووبارە کات و هەروەها شوێن و هەروەها تەواوی زانیاریەکان دووبار لەسەر دۆمین فستیڤالی فۆتۆگرافی کوردستان بەخشی بەبینەران فەرمی خۆشحاڵە بم بە هاتنی هەموو ئەو خۆشەویستانەی کە هەواداری کاری هونەرین بەگشتی و بەتایبەت فۆتۆگرافی فستیڤالەکە سبەینە ڕۆژی هەینی ساعت 6 لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە کرێتەوە ڕۆژەکانی داهاتووش بەیانیان 10 بۆ یەکەکرێتەوە دواتر 5 بۆ 8 بە هیوای کاری باش و کاری جوانتر سپاس بۆ بەڕێز بەختیار سعید بەڕێوەبەری ناوەندی حەوتڕەنگە کە لەم بەشی پرۆگرام زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆتەوە